سلاف بینرین دنگ امریکا هنجار کدن بخیر هاتنا برنامه کرد کونکشن از سیروان قدشومه و للای من و محتبر شیروانی ام کاتتان بخیر اما دو برنامه کرد کونکشن بو 2014 زابوی لم برنامه آورگ و جماره گروداوی جهانی و هرمی ددینو و هر وها گفتگو من لگل هنرمندی ناوداری کرد ناصری رزازی بینرین دلال سال 2014 جی بر بدایا خواه دچاوکو گوهفکار معتبر بحث کرد دوی سالی ده گلک بویر هنه لنها که ام بزانن چه دروژوا جیهانی ده هیا کاربرسین اندونیسیای دبیجن به کمی چل ترم جناب آوی درخستنه نزیک جهه کو بالفرک کامپانیا ایر ایجا یک شمیلی هات بخواره تلویزیون که خواجهی ایرو سه شمی هلیکوپترین رزگاری کرینه نشان دا دما کو او ترم جناب دریای جاوا دردخستن اپراسیون دورا 106 کیلومتران دوری براوین گراوا بورنیو دکوه پشتی کو وینین کسین مری درکتن مالباتین وان دست بگیری کرن دما کو شف کتا ارده رزگاریکاران دورا چاریکی جه کسی ناو بالفره درخستن تی کس جسوار و تیما بالفره ساغ نهات دیتن ده داخیانیه که ده درنگی سیشمه ایر ایجا روخاندنا بالفرا وندای پشراس کر خودی و دامزنیر ایر ایجا تونی فرناندس گوت کو دلی وی تجی ایش و خمگینی بویه جبر وی بویره و او سرساغیان مالباتین قربانیان دکه بالفر جباجار اندونیسیا یه به ناو سورابایا ور به ولات سنگاپورای دفریا دما کو او جنشکا و پیوندی پیرا هاته برین و پلیس ل پاکستان پیاوچی دزگیر کردووە گوایان نەخشە چێشی سەرەکی پلانی هێرشەکانی ملیتانان لە 2008 لە مۆمبای هندستان بوو. پلیسی پاکستان ڕایگەیاند زەکیۆر ڕەحمان لاخووی دەستگیر کراوە بە تاوانی ڕەفاندنی کەسێکی پاکستانی. لاخووی بەیانی سێشەممە ڕاپێرتی بەردەم دادوەرکرا و هەروەها فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکرد و داوای لە پۆلیس کرد لە ماوەی 2 ڕۆژدا لێکۆڵینەوەکانی لەگەڵ تەواو بکات. ناوبراو تاوانباریشە داڕێژەر و هەروەها دابینکەری پارەیە بۆ هێرشەکانی مۆمبای ئەوانەی تیاندا 166 کەس کوژران. سەرەتایی ئەم مانگە دادگایشی پاکستان بڕیاری ئازادکردنی لاخووی بە کەفالەتدا بەڵام دەسەڵاتداران فەرمانیان دەرکرد بە پێی یاسای مافی گشتی هەر بە دەستگیرکراوەیی بمێنیتەوە. 6 پاکستانی تر لە بەرهێرشەکانی مۆمبای دادگایی دەکرێن. ایتالیا جی دبیجه ریوین مایی جگمیا کو لناف دریای ادریاتیک هاتن رزگاری کرن لجمارا قربانیان گهشتیه 10 کسان لگل ترسا کو بیتر کس هاتبن وندا کرن کارمندین رزگاری کرنه روشا دوشنبه 5 ترمین دن درخستن لدما کو وان کسین هری داویین رزگاری کرن برنجه کی اوله کسین رزگاربوی روشک آورته شروع وکرن لوی دما کو آگر روژا یکشما بوری به گمیا وان کد ده منفستا گمیه ده 478 کارمند و سوار ین تیمیجی ناو هاتبون تومار کرن و حکومت ایتالیا دبیجه 427 هاتن رزگاری کرن دزگیرکی ایتالی راگهاند کو او وکولینک توانکاری ودکه جبو بزانه که سدما بویره پاشکو خستن بو یانجی پروبلیمک تکنیکی بو و سەرهەڵداوانی گروپی دەوڵەتی ئیسلامی وەک هێزێکی بەتوانە لە عێراق و سووریا لە سەرەتای 2014 باری هەرێمەکەی گۆڕی شێوازە درڕندەکانیان وەک لە سێدارەدان و هەروەها بە کۆیلەکردنی بە زۆری کۆمەلگای نێونەتەوەیی حەپەساند و پێی هێزەکانی نێونەتەوەیی کشاندە ناو ئەو شەڕە. هاتنا داعش هەروها شەڕێ لە سووریێ دابش کریە وڵاتێک و ئێریشن هێزن حکوومەتێ ژمارەکە مەزن ji قوربانیان بخۆرە ئانیە ئەم دەvê راپۆرتێدا بەرێ خوا دەدن بویەرên vê sala kujer û bizanin ka sala 2015 çi bixweretîne. دەوڵەتی ئیسلامی کە بە داعش ناسراوە لە گروپێکی تری سونەوە سەری هەڵدا مایکل ستیڤنز بەڕێوەبەری ئینستیتوتی ڕۆیەڵ یونایتد سەرویسز لە قەتەر دەڵێت دەستدرێژەکانی ئەو گروپە لە ساڵی 2014 زیادی کرد و کۆمەلگای نێونەتەوەیی مت کرد. لە کۆتایی ساڵی 2013دا ئەوە ڕوون بوو کە کێشەکان لە عێراق کەڵەکە دەبن بەڵام هەمووان سەرقاڵی سووریا بوون کاتێک داعش پەلاماری عێراقیدا. لە سەرەتای مانگی یەکدا داعش دەستی بەسەر فەلوجەدا گرت. سەجانگۆل بەڕێوەبەری ئاسایشی نێونەتەوەیی لە ڕێکخراوی ئاسیا پاسیفیک. ئەمە دەبێت ببوایە بە زەنجێکی هوشیارکردنەوە ئێمە ئاگاداری ئەم کێشانە نەمابووین و زۆر درەنگە هاتینەکایەوە.
لە مانگی 6 ئەو گروپە دەستیگر بەسەر شاری مووسڵ دووەم گەورەترین شاری عێراق. سەربازانی عێراقی ڕایان کرد داعش دەستیگر بەسەر چەک و تەقەمەنیەکانی هێزی عێراقی و نزیکەی 400 میلیۆن دۆلاریش. ئەو گروپە خۆیان ناونا دەوڵەتی ئیسلامی و چەکدارەکانیشی دەستیان کرد بەسەر ناوچەیەکی زۆری باکووری سووریا و عێراق. ئەو زەویانیان گەڕاندەوە بۆ خێڵەکان کە لەلایەن ڕژێمی ئەسەدەوە دەستی بەسەردا گیرا بوون و ژن و ژنخوازیان لەگەڵ ئەو خێزانانەدا کرد تا پێگەی خۆجێی خۆیان بەهێز بکەن. لە لایەکی تریشەوە سەرۆگۆزیری عێراق نووری ئەلمالکی تاوانبار دەکرابەوەی فەرق و جیاوازی دژ بە سونەکان دەکات. ئەمەش یاخیبوونی لێکەوتەوە لە ژێر فشارێکی زۆری نێونەتەوەیشدا مالیکی لە مانگی 8دا دەستی لە کار کێشایەوە. لە کاتێکدا هێزەکانی دەوڵەتی ئیسلامی خزایان کرد لە باکووری عێراق، ئێزیدیەکان لە چیای سنجار گیریان خوارد. سەدان ئێزیدی کوژران، هەزارانیش دەستگیر کران و کران بە کۆیلا. هێزی پێشمەرگە دەستی بە ئۆپراسیۆنی دژ بە داعش کرد. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش دەستی کرد بە هێرشی ئاسمانی دژ بە بنکەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و پاشان لە سووریا. و پاش ئەوەش بەریتانیا و وڵاتانی کەنداوی عەرەبیش بەشداری ئۆپراسیۆنەکەیان کرد و لەم دواییانەشدا ئێران. دەوڵەتی ئیسلامیش بە سەربڕینی چەند بارمتەیەکی ڕۆژئاوایی بە بەرچاوی کامێراوە بۆ ترساندنی جیهان وەڵامی ئۆپراسیۆنەکانی دایەوە. ISIS has united the international community where you have partners. داعش کۆمەڵگەی نێونەتەوەی ڕێکخست هەندێک لە وڵاتان کە هەمیشە پەیوەندێکی گرژیان هەبوو وەک ئەمریکا و ئێران یان وڵاتانی کەنداوی عەرەب کە هەرگیز بەشداریان لە شەڕێکی دژ بە توندڕەوان نەکرد لە ڕابردوودا ئێستا لە یەک بەرەدا شەڕی دژی داعش دەکەن. هاوکات هێزەکانی حکوومەتی بەشار الئەسەد بەردەوامن لە هێرشکردنە سەر ناوچەکانی سەرهەڵداوان لەشکری ئازادی سووریا شەڕی دژ بە حکوومەت و چەکدارانی داعشیش دەکات و داوای هاوکاری چەکی زیاتر لە ڕۆژئاوا دەکات. پێم وایە لە ساڵی داهاتوودا بەڵێنی ڕاگەندراوی زیاتری ئەمریکا دەبینین لە کاتێکدا درک بەوە دەکەین کە کاری زۆر زیاتر پێویستە بکرێت. لە کاتێکدا هەڕەشەی دەوڵەتی ئیسلامی زیاد دەبێت، شارەزایان دەڵێن ڕێبەرەکان ڕوبەڕووی فشاری زۆرتر دەبنەوە بۆ ڕوبەڕوو بوونەوەی ئەو گروپە تیرۆریستە لە خاکی سووریا و عێراق. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا. 4 ساڵ لە پاش ئەو ڕاپەڕینانەی باری واقعی دەیان ساڵەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستیان تێک و پێکدا، وا دیارە ساڵی 2015 ساڵێکی پڕ لە گۆڕانکاری بەهاتوو هەرا دەبێت و ئاستەنجی نوێ دەخاتە بەردەم بەرپرسانی ڕێبازی دەرەوەی ئەمریکا. پێشبینیەکان بۆ ساڵی نوێ بۆ ئەم هەرێمە چین؟ ساڵێک لەوە پێش خەڵکەکی زۆر ناوی گروپی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی نەبیست بوو. بەڵام لە پاشەوەی لە ماوەیەکی خێرا بەشی گەورەی خاچی سووریا و عێراقی کۆنتڕۆل کرد، جیهادیەکان بە هەڕەشەی حتمی لەسەر زۆر لە وڵاتان لە قەڵەم دران. وا دیارە بە سەدان هێرشی ئاسمانی توانای دەوڵەتی ئیسلامیان لەسەرخۆ کردووە و شیکەرەوانی وەک پۆل سەیلەم لە ئەنستیتوی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پێشبینی دەکەن دەستکەوتی زۆرتر لە ساڵی نوێ دەبێت. پێم وایە شەڕ لە دژی داعش لە عێراقدا پەرەدەستێنێت. پێم وایە عێراق نێوان لەشکری کورد و لەشکری سەرانسەری بنکە لە بەغدا بە پشتیوانی بەهێزی ئەمریکا لە ساڵی 2015 زاینیدا ئەو پێشکەوتنە وەدەستێنن. بەڵام شیانی پێشبەچوون لە سووریا کەمترە کە لەوێ ئەمریکا دایناوە سەرهەڵداوانی میانەڕە و ڕابهێنێت. هەڵوێزی پێشووی ئەمریکا بۆ سووریا ڕابرت فۆرد دەڵێت شتی زۆر پێویستە بکرێن. ئەگەر ئێمە بە خێرایی یارمەتی بە دۆستانمان لە نێو سووریادا نەگەێنین، هیچ بژارێک لە سووریادا نامێنێ بێجگەلەوەی ئەسەد لەلایەک و تونڕەوانی جیهادیش لەلایەکی دیکە دەبن. دەوڵەتی ئیسلامی بە سەربڕینی مایەی حەپەسان و کردداری تری دڕندانە سرنجی ڕۆژاوایی بۆ خۆڕاکێشا. دانیێل سەرور پرۆفسۆرە لە زانکۆی جانس هاپکینز دەڵێت تەروریستان زیاد لە حەد سنووریان بەزاندووە. ئەمن مەرج لەسەرەوەدا دەنێم کە تێرۆریستان هێندێک هەریم لە کیس بدەن، چونکە هەڵی زۆر جددی بە تایبەت لە عێراقدا دەکەن کە ئەندامانی چەندین ئەشیرەی سونیان کوشتووە. پێنتاگۆن دەڵێت بەڵگە هەیە شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی دەستیان پێکردووە چوونەتە ناو لیبیا کە لەوێ بەهۆی باری ئاڵۆز قەیرانی ئاسایش دروست بووە. جنرال دیوید رۆدریگز ڕێبەراتی ناوەندی سەرکردایەتی ئەمریکا لە ئەفریقا دەکات. هەر ئێستاکە خەڵک بۆ شوێنەکانی مەشق پێکردن و پشتیوانی دەستگا و تدارکاتی لەشکری دێن لە پەیوەندی فەرماندەیی و تۆڕی کۆنتڕۆڵکردنێکی بەربڵاو هەتا ئێستا نەمدیوە.
قەیرانی سیاسی لە یەمەن بەردەوامە و لە چەند مانگی ڕابردوو چەندین گۆڕانکاری ڕێبەرایەتی بەخۆیەوە بینیوە. ئەندامانی بزوتنەوەی حوث ئیشیعە شەڕی شەڕکەرانی ئەلقاعیدا لە نیمچە دوورگەی عەرەب دەکەن. دیدی درێژخان ئاماژە دەکات کە خۆرهەڵاتی ناوەڕاست لەم چەرخەدا دەبێتە شوێنێکی زۆر پراژاوە و پێشبینی نەکراو. شیکەرەوان دەڵێن شەڕەتوندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژمارەیەکی زۆر شەڕکەرانی بێگانەیان بۆ خۆڕاکێشاوە و ئەو کەسانەی هەوڵ دەدەن بەرەنگاری ئیسلامی ڕادیکاڵ بن کۆسپەکان هەروە دێ و لە بەردەمیان ئاڵۆزتر دەبێت. هەنێک ji rexnegerên herî tund yên Serok Barack Obama li ser rêbaza wî ya derve dê desalatên nû dest bixin li dema ku komarî meha bê ji sala nû her du civatên Kongresê kontrol bikin. Ev raport berê xwe dide bûyerên girêdayî rêbaza derve ya Amerîka di sala 2014 de. لەم دەمەی قەیرانەکانی جیهانی پەرەی سندووە کۆماریەکان خێرابوون لە لۆمەتکردنی سەرۆک ئۆباما. سیناتۆر باب کۆرکر دەڵێت هیچم بەبیردا نایە کە چلۆن بەڕێوەبەرایەتی پلانی هەیە داعش لە سووریا لاواز و لە ناوی بەرێت. ئەمن هیچم بەبیردا نایە. سیناتۆر جان مەکەینیش بە هەمان شێوە ڕەخنە دەگرێت. ئەو سۆرۆکە لە ڤلادیمیر پوتین ناگات لە مەزنی خوازەکانی ئەو ناگات کە پوتین کۆلۆنێڵێکی پێشووی ئاژانسی کێگەبێیە و مەبەستی نوێکردنەوەی ئیمپراتۆری ڕووسیە. لەمانی یەکدا کۆرکرد دەبێتە بەرپرسی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات هەروەها مەکەینیش بەرپرسی کۆمیتەی کاروباری چەکداری ئەنجومەنی سینات. وەک ئێمە دەزانین جان مەکەین بە دەگمەن بە توندی ڕەخنە دەگرێت ئەو بە تەواوی دڵنیایە چ پێویستە ئەنجام بدرێت کە سەرۆک ئەنجامی نادات. شیکەرەوەی سیاسی ستیوارت ڕۆتنبەرگ دەڵێت کۆماریەکانی ڕێبەرایەتی کۆنگرس دەکەن تا ڕادەیەک کاریگەریان لەسەر سیاسەتی دەرەوەی سەرۆک ئۆباما دەبێت. ئەوان نەتەنیا دەتوانن ئەوەی سەرۆک سەبارەت بە خەرجی نێوخۆی خەرجەکانی ئاسایشی سەرانسەری و نێونەتەوەیی هێزەکانی چەکدار و بابەتی وەک ئەوە سنووردار بکەن. ئەوە بەشێکە سەرۆک بە پێی نەرید ئازادێکی بەرچاوی بۆ هەنگاونانەوەی بەکردەوەی هەیە. سەرۆک ئۆباما بۆ 2 ساڵی تریش وە کۆمانداری باڵای وڵات دەمێنێتەوە. کۆماریەکانی ڕێبەرایەتی کۆنگرس دەکەن تیشک دەخەنە سەر شێوەی جێبەجێکردنی کارەکانی. شیکەرەوەی سیاسی ویلیام هۆیل دەڵێت. لەباری سیاسیەوە ئەوان دەستخۆشانەی بەهێزان هەیە جەخت لەسەرەوە بکەن کە وەک سەرنەکەوتنی ئۆباما لە ڕێبازی دەرەوەدا دەبینن. ئەوان دەتوانن مەرجەکانی وتوێژدا مەزرێنن کە دوایی بێتە گۆڕێ. ئەوان دەتوانن لێکۆڵینەوەیان هەبێت. سیناتۆر مەکەین نمونەیەکیدا لەسەر ئەو جۆرە چاودێریکردنە لە میانەی گفتوگۆیەکی گەرمدا سەبارەت بە میلیشیەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی لەگەڵ ئیلیسیا سلۆتکن یاریدەری وەزیری بەرگریدا. ئەمن پرسیار دەکەم استراتیژیەکە چییە؟ استراتیژیەتی ئێمە شکستهێنانە بە داعش. ئەوە ئامانجە نەک استراتیژی. دەمەوێت بزانم استراتیژیەکە چییە؟ لە ڕاستیدا سەرۆک ئۆباما تەنانەت پارێزراو نییە لە ڕەخنەکانی یاسادەنەرانی نێو پارتیەکەی خۆیدا پارتی دیموکرات. سیناتۆر ڕۆبرت مەنندز دوو دڵە لەبارەی وتوێژەکانی ناوکی لەگەڵ ئێراندا. هەرێستاکە ئێمە لە بەرژەوەندی لایەن ئێرانی هەنگاودنین. دووبەرێکێکی قوڵ ئێستا لە کۆنگرێسی ئەمریکا هەیە. دیپلۆماتی ئەمریکایی تۆمەس پکێرنگ بەرپرسی داهاتووی کۆمیتەی کۆماریەکان دەناسێت و ڕەشبین نییە. پێگەشتنی من سەبارەت بە جان مەکەین و سناتۆر کۆرکراوەیە کە هەردووچیان ساڵانێکە بەجددی بەرپرسایەتیان بۆ بەرژەوەندەکانی سەرانسەری نیشانداوە. ڕەنگە ناکۆکیەکان لەسەر سیاسەتی دەرەوە بە زووترین کات لە مانگیەکەوە دەست پێ بکات لەو دەمەی کۆنگرس کۆ دەبنەوە. سیناتۆر باب کۆرکر دەڵێت یاسادانەران بە پەرۆشەوەن سزاکانی دژ بە ئێران تونتر بکەن گەر وتوێژەکان سەر نەگرێت. شایان پاشا بەشی کوردی دانی ئەمریکا. Di sala 2014 de mezintirîn zehmetî ji bo Serok Barack Obama derbarê rêbaza wî ya derve de derketin holê. Ji Ukrayna bigire heta bi vekêşana hêzên Amerîkî ji welatê Efganistanê, derketina dewleta İslamî, belavbûna Îbola li Rojavayê Afrika û her wiha ragihandina jinişka ve ya normalkirina pêwendiyan bi Kuba re. و لەو راپۆرتەدا دەڕوانینە ئەوەی کە چۆن بۆ ڕووداوەکانی ئەم ساڵ ڕێبازی دەرەوەیان پێکێنا کە هێندێک جاران وەک سیاسەتی ناڕۆن ئاڵۆز و ناکۆک هاتوونەتە بەرچاو.
داگیرکردن و کنترۆلکردنا نمچەگر ئاوا کریمیا ji laya Rûsya ve yekem hijandin bû bo rêveberiya Serokbaraka Obama li sala 2014. Koçkaspî hojdariyeka qayîm û ciza li ser sepandin. Bêypêgiriya hinartina serbazên Emerîkî ku Koçkaspî wekû pirseka pransîpil dibînit, nek giringiya stratîjî. Li naverasta salê û li gel girbûna hevrekiya Iraqê û Sûriya, rixne li rêbaza derve ya Serokbarak Obama hate girtin ku hindeka bi rêbazeka lawaz nasand. Criticism of our foreign policy has been directed at هر رخنەیە کول سیاسەتا مەیە دەرڤە ئەو بوو لە دۆر تێکچوونە بکارئانینا هێزێ و پرسیارە کو ئەس باوەڕ مەزێ بکەم ئەوە چما هەریەک بخورتی دخوازە ئەم هێزا لەشکەری بکاربینن پشتی ئەم دە ساڵن شەرێ گران رە دەرباس بوون کو گران بوون لەسەر لەشکەرین مە و لەسەر بودجەیامە و دێ ئەv رەخنەگر بە ئاوەکی دەستنیشانکری چ پێک بینن جڤەیەکی. رخنەگرتن li meha heştî tebaxê zêdetir bû li demê çekdarên dewleta Îslamî dest bi ser devereka Sûriye girtin. Serok Obama got hêşta ew karî li ser nexşekê dikit da serederiye li gel wan bikit. چه استراتیجی نینە. Piştî hingê bi heftiyekê Serok Obama nexşeka lawas aşkira kir û biryar da bi sedan serbazan carekadî vegerînteve Iraqê û hêrişên dijî Sûriye berfirehtir bikit û bêy dilgermî tevlîbûna Amerîka kîrtir bû di wekû gotî şerekê dê salan vekêşit da serkeftinê têda bi dest ve bînin. û dûdiliya tevlîbûna şerî hevrikî û cudabûçûn li gel tîma wî ya parastinê peyda kirin. مە کێشەیەکە بنگەهین هەیە دناڤڕا سەرۆکێک وی باوەرین خۆیە تایبەت هەنە وی بربداخوازە بدورکەتنا دانینا لەشکەران لەسەر عردەیە دکشینە و شارەزایên لەشکەریên کۆپێشنیار dikin serok şaşe divêyekê de. Serarayê hindek serkeftina bi ser dewleta Îslamî li Iraqê ku komeleka hêşta gefeka mezin e li gel dumahîbûna salê çi çareserî bû qeyrana Sûriya û Ukrayna heta niha xuya nakin. û têkelê li gel Rûsya her ji destbikarbûna Serok Obama xirabtirîn êk e piştî şerê sar. Êk ji berên binaxa siyaseta derve ya Serok Obama hevsengiya hêza leşkeriya Amerîkayê û bizavên dîplomasiya li Asya Pasifîk. Ku Amerîka dibînit Çîn berew pêş diçit û reftarên wê yên tund zêde dibin. ئەم بەردەوامن ji dema ragihandina vegera teraziyê li gel Asya Pasifik ku xwemijûl bikin. Misir, Lîbya, Ukrayna, Sûriye, Daeş, Îbola û pirsiyarek heye gelo vegera teraziyê bi rastî pêkhatiye an na. Ji serkeftinên wî pesna Serok Obama hate dan li ser hinartina sedan serbazên Emerîkî bû şerê nehêlana nexweşiya Îbola li Rojavaya Efrîka. و li dumahiya salê Serok Obama ragihandineka dîrokî û jîr kir. Bi asayîkirina têkiliyan li gel Kuba piştî demekî dirêj ji dijbindariya îdeolojî. Evî 5 salî diyar kir ku veqetandinê kar nekir. Dem hatiye ji bo tiştekî nû. Serok Obama bihêviya sala 2015 bi telaperekaniya têkeliyên Amerîka li gel cîhanê. Ku li sala 2014 bi awayekî lezgîn alûzî têda werar bûn. Xalid Fetah, Dengê Amerîka. بۆ ئەم ساڵکاری کۆنگرس بە کۆتایی هات 113هەمین کۆنگرسی ئەمریکا تەنیا 202 پرۆژە یاسای تێپەر کرد کە لە 42 ساڵی ڕابردووەوە تا ئێستا کەمترین ژمارەیە یاسا کەوتبنە کار. جا بۆیە مای سەرسوورمان نییە کە تەنیا لە 15 ئەمریکایەکان بیرڕای چاچیان لەسەر کۆنگرسی ئەمریکا هەیە. جگر کو ئەوێ هەردوو یانی کۆماری هەردوو جڤاتێ نونەر و سیناتۆیە دەمەها یەکێدا کۆنتترۆل بکن هەنێک شرۆڤەکار باوەڕ دەکەن و ئەوەی بێتر ڕووبڕووبوون دناوبەرە سەرۆکێ دموکرات باراک ئۆباما و کۆنگرسیدا دەرکەڤە هۆلێ. ئەڤ راپۆرت بەرێ خۆدەدا پارچەبوونا لە ناو حکوومەتە لە واشنگتن. سەرڕای ساڵێکی پڕ لە ناکۆکی سیاسی هەندێک شتی نەریتی هەن کە کۆنگرس و کۆشکی سپی هێشتا لەسەری کۆکن. 3, 2, 1. هەستێکی خۆشی لە ڕێوڕسمی ساڵانەی داگیرسانی داری کریسمس بەدی دەکرا بەڵام هەر لەو پەڕی شەقامی پێنسیلڤانیا لە کۆنگرس شتەکان جیاواز بوون.
لە میانی مشتومڕێکی توند لەسەر بودجە زۆربەی دیموکراتەکان لە بڕیاری کۆماریەکان پەست بوون و دەڵێن پشتیوانی لە بانکە گەورەکان دەکەن ڕێبەری کەمینەکان لە ئەنجومەنی نوێنەران. بۆیە زۆر دڵم شکا پێم وابێت لەوەتای لە کۆنگرێسم وشەی دڵشکانم بەکار نەهێناوە. مەسلەی کۆچبەران کۆماریەکانی تووڕە کرد. سەرۆک ئۆباما تاوانبار دەکەن بەوەی زیادەڕەوی کردووە لە دەسەڵاتی دەستوری بۆ بڕیاری کە نزیکەی 4 میلیۆن کۆچبەری نایاسایی لە گێڕانەوە دەپارێزێت. جان بوینەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. ئێمە ئەوەمان ڕوون و ئاشکرا کردووە کاری بەرایمان بەرەنگاربوونەوەیکی ڕاستەخۆی بڕیارە تاگلایەنەکانی سەرۆک دەکەین کە سەبارەت بە کۆچبەریە. ئەو بەرەنگاربوونەوەیش بڕیاری تریشی بەدوادا دێت لەسەر ئاسایشی سنوورەکان. شیکاری سیاسی ستیوارد ڕۆتنبرگ دەڵێت لەناو کۆماریەکانیشدا ڕای جیاواز هەیە لەسەر مەسلەی کۆچبەری. نیوەی پارتەکە یان بەشێکی بەرچاوی ئەو پارتە داوای چارەسەرێکی گشتگیر دەکەن تێدەگەن لەوەی ئێمە ناتوانین میلیۆنان کەس بگەڕینەوە و خێزانەکان پەرتەوازە بکەین، بەڵام بەشێکی زۆری پارتی کۆماری دەڵێن ئەو کەسانە کە بە نایاسایی لێرن دەبێت بگەڕدرێنەوە. کۆماریەکان لە هەڵبژاردنەکانی متترمی مانگی 11 کۆنتڕۆلی سیناتیان کرد و لە ئەنجومەنی نوێنەرانیشدا ژمارەیان زیادی کرد. هەرچەندە ڕۆتنبرگ دەڵێت گەشتبین نییە بەرامبەر بە هەڵبژاردنەکانی ساڵی 2015. هەندێک لە شارەزایانی تر لەگەڵ ئەم بۆچوونەدانین و دەڵێن کۆماریەکان دەیانەوێت نیشان بدەن کە ئەنجامەکانیش گرنگن. ویلیام هاویل لە زانکۆی شیکاگۆ. پێویستە توانەکانیان نیشان بدەن کە حکومڕانیەکی کاریگەرانە دەکەن و ناتوانن بە تەواوی هەر بەوە بناسرێن کە بوون بە هێزی بربەست لە بەردەم سیاسەتەکانی ئەمریکا، دەبێت توانای ئەنجامدانی کارەکانیان نیشان بدەن. جا سەرۆک و یاسادانەرانیش دەرفەتیان هەیە چێژ لە پشودانی کریسمس وەرگرن تا دەگەڕێنەوە بۆ مشتومڕێکی نوێ لە ساڵی تازە. هێرۆزەنگەنە دەنگی ئەمریکا. پشتی چەند ساڵان جارێکەدن هونەرمەندێ ناودار ناسر ڕەزازی ڤەدگەرە ڤرجینیا و ji bo hezkerên mûzîka xwe konserekê li dar dixe. Ez li wir amade bûm û min ev kurta raport bo we amade kir. Konsêra hunermendê navdar Nasir Rezazî di demekê de hat li darxistin ku Kurd şerê xwe li dijî rêxistina dewleta İslamî ya terorîst li Başûr û Rojavayê Kurdistanê dom dikin. Konser jî bi wê mebestê bû ku piştgiriya xelkên şingal û Kobaniyê bike. Hunermendê bi navûdeng di destpêka konsera xwe ya Washington de jî bal kişand serveyekê. Mahmud Derviş şairîkî nûserêkî nûser û şairêkî Felestîniye basî xebatî xelkî Kurd dikat bi qisa. Beڵام کراوە بەشی ئەمن حەزەکەم لێرەدا شێعرەکەتان بۆ بخوێنمەوەڵێ ئێمەی کورد زۆر جار هەر بەکردەوە چێژی مردنمان تاقی کردەوە. چێژی چەندین جۆر مەرگ و خوێنڕشتن، مردن بە گولە، مردن بە کوشتن، مردن لەسەر شاخ، مردن لە زیندان، مردن بە ئەتک و ئەشکەنجە و لێدان، مردن بە تەنیا، مردن بە کۆمەڵ، مردن بە دەردی سەردەمی ڕۆمەڵ، مەرگ بە شیمیایی، مردن بە ئەنفال، نمونەکەشی هەڵەبجە و شەنگال. ئاخ کە چی بڵێم، چیان لێکردین، بە سەربڕینیش تەنانەت مردین. میلیۆنان کەسمان مردن لە برسا، میلیۆنان کەسمان مردن لە برسا، بەڵام نەمردین هیچ کات نەترسا. Ji bilî Nasir Rezazî hunermendê genc yê Rojhilatê Kurdistanê Fuad Naraqî jî bi stranên xwe beşdarî li vê konserê kir. Tevî ku ev konsereke mûzîkî û şahiyê bû, lê kesên beşdarbûyî bawer dikin ku di demeka wisa de di vê revenda Kurd bi her şêweyî xwehîn bêtir nêzîkî hev bike. Wala kolbûnewê Kurdî êre bi rastî muhîm e. Boya şer û ştîwa zor muhîm e pêkeve bîn. Lêkin Nasir Rezazî hatîn danîştin û zor xweş e pêkeve zexuvan. Reqsê dekin, şayî dekin, şekî muhîm e bi rastî. Emro ême lêre li şarê Virginia hatûyne Kak Nasirî Rezazî berêz goranîbêjekî zor zor bi rêzî Kurdî hatûye bo em şare lem kate naxweş e ew hemû Kurdê ko kردووەتەوە
هەمومان غەمبارین کە هەمومان عاجزین هەمومان دڵمان پڕخوێن و چامان پڕفێمێسکە کاک ناسر ئەم شتە ناخۆشەی کردووە بە شتێکی خۆش ئەو هەموو کوردەی خڕ کردووەتەوە بۆ ئێرە بۆی کە پشت لە کوردەکانی کۆبانی و شینگاڵ بگرین لە کوردستان لە گۆری کەسێن و ئەف کۆنسێر لە دارخستنە ئەوێ پەرەیەن و ژێ دەرکەتنە بچن وەکو ئالیکاری ji بۆ پەنابەرێن شنگال و کۆبانیێ سیروان قوچۆ دەنگێ هونەرمەند ناسری ڕەزازی سەردانی بەشی کوردی دەنجی ئەمریکای کردو لە دیمانەیەکدا دەگەڵ هاوکار بەڵێن ساڵح ڕای خۆی لەسەر زۆر مەسەلان دەربڕی بەڵێن ساڵح لە ناسری ڕەزازی دەپرسێت ئایا دابەشبوونی کورد بەسەر چوار وڵاتدا کارێکی وەهای کردووە فەرهەنگی ئەو وڵاتانە کاریگەریەکی نەرێنی هەبێت بەسەر گۆڕانەکانی بەسەر گۆرانی کوردیەوە بەڵێ خۆ دەست لەسەر شتێکی باشدانە دەبێ بیکەین بە سێ بەشی یەکەمی کە جەنابەت باست کرد کاریگەری داگیرکەرانی کوردستان بە ئەوە بخەینە لاوە دوو کاریگەری ئەمێنێتەوە یەکێکی لەو دوو کاریگەریە یەکێکیان زۆر ناخۆشە کە ئەوەی بەداخەوە ئەو قەیرانەیە کە ئێستا گۆرانی کوردی تێکەوتووە ئەوە هیچ لایسایکردنەوەیەکی زۆر هەیە لە تورکی و عەرەبی بە تایبەت تورکی بەڵام بەداخەوە گرفتێکی دیکەشمان هەیە کە ئەو گرفتە نەبوونی یارمەتیە نەبوونی سپۆنسەرە من پێم وایە ئەوە وای کردووە کە ئێمە تووشی کێشەی گەورە بین کێشەکەش کەم نییە بەڵام بە دیسان ئاماژەیەکی تری پێ بکەم ئەگەر مەبەستت ئەم بارودۆخە بێت کە ئەمڕۆ گۆرانی کوردی و گۆرانی بێژی کوردی تێکەوتووە بەداخەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کوردستان هیچ ناڵێم هیچ ڕێزێک ڕێز بۆ کاری هونەری دانانرێت لە کوردستان هەتاوەکو ئێستا نەیانتوانیوە لانی کەم لە پارلەمانە شتێک بۆ گۆرانی کوردی یان هونەری کوردی بەگشتی دەستەبەر بکەن بۆ ئەوەی کە گۆرانی بێژێکی کورد نەتەنیا گۆرانی بێژی کورد بە گشتی ئەتوانم بڵێم هونەری کوردی لە گۆرانیەوە بیگرێت تا ئەگاتە فلیم تا ئەگاتە کتێب تا ئەگاتە بەشی نووسین و ئەوانەوە هەموو کێشەیە کاتێک گۆرانی بێژێک کە سیدیەک تۆمار دەکات یان کلیپێک دەکات بەداخەوە هیچی بۆ ناگەڕێتەوە بیدەی بە تەلەڤیزیۆنەکانیش هەر هەمان کێشەیە تەسجیلاتەکانیش بە کەیفی خۆیان بڵاوی دەکەنەوە کۆپی دەکەن خەڵکەکەش ئەوە نییە بڵێ کە نەیانەوێ یارمەتیت بدەن ئەو خەڵکە ئامادەیە داوەتت بکاتە ماڵەوە $200 بۆ خەرج بکات باشە بەڵام ئامادە نییە وەکو فەرهەنگ وەکو کەڵچەر سیدێک بکڕێ بۆ ئەوەی کە ئەم گۆرانی بێژەلانی کەم بتوانێت لە داهاتوودا شتێکی تری پێ بکات پێم وابێ کێشەکان یەک و دوونین و ڕێیم ئەوەیە کە ئەبێ دەسەڵاتی کوردستان ئەو دەسەڵاتە نیوە داڵۆسکەیە نیوە معلقە کارێ بکات کە ئەم بارودۆخەیان بەگشتی هونەری کوردی لەو قەیرانە بێتە دەرەوە داخە هێنانە دەرەوەی هونەری کوردی لەو قەیرانە کە جەنابەت داوای دەکەی هەر لە ئەرکی ئەو دەسەڵاتەیە لە ئەرکی کۆمەڵگایە وەکو ئاماژەی پێ دەکەی یا بەشێکی ئەرکەکە دەگەڕێتەوە بۆ خودی هونەرمەند خۆی نەخێر لە ئەرکی دەسەڵاتە زانی بۆچی ئێستا من دیسان نمونەیەکت بۆ دێنمەوە ئەمڕۆ ئەگەر چاو لە تورکیا بکەین پێشتر ئامریکا بە هونەری ئینگلیسی بە مایکل جاکسۆن و بە فلیمەکان چووە دوورترین شوێنی دنیا ڕۆیشتە دوورترین شوێنی دنیا ئەمڕۆ تورکیا جێگەی گرتوێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسیا بچوو کۆمانە تورکیا ئێستا 42 فلیمی لەسەر ئەکرانە بەڵام ئەم 42 فلیمەکی ئەیکە یان دەسەڵاتێکە یان کۆمپانیە گەورەکانێکن بەڵام ئێمە نە دەسەڵاتەکەمان هەیە نە کۆمپانیمان هەیە هیچ کامێکیمان نییە من پێم وایە ئەبێ لە پێشدا دەسەڵات ئەو کارە بکات دەسەڵات ئەبێ یارمەتی بدا چونکە کۆمپانیشمان نییە گەر کۆمپانیمان هەبووە لانی کەمیستە بۆ نمونە پێشتر ئەوەی من لەبیرم بێ رادیۆنەوە ویستیان وەکو کۆمپانی هەنگاو هەڵبگرن بۆ بڵاوکردنەوەی سیدی کوردی چەند سیدیەکیان بڵاو کردەوە بەڵام بەداخەوە تووشی کێشە بوون تووشی زەرەری زۆر بوون دیسان کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە من پێم وابێ ئەم فەرهەنگە ئەم کەڵچەرە ئەبێ لە کوردەواریدا بکەوێتە جێگە خەڵک ڕێز بۆ هونەری کوردی ئەوە هیچ سیاسیەکان بەداخەوە
هەتاوەکو ئیستا هیچ سیاسیەکی کورد وە بینینی تەواوی ئەم گفتوگوۆیە سەردانی ماڵپەڕی بەشی کوردی دەنجی ئەمریکا بکەن لە لای منەوە محتەبە شێروانی هەرشاد بن ساڵی نوێ پیرۆز بێت حتا ساڵێکەدن و پرۆگرامەکەتن